فێرگەی مۆسیقای پاییزە یەکێکە لەو فێرگانی کە بە خۆشحاڵیەوە تاوەکو ئێستا و بە ماوەیەکی زۆر کەمتر لە ساڵێک توانیان کە جێ خۆیان بکەنەوە لە نێو گۆرانی موزیکی کوردیە. دیارم فێرگەیە چەندین فێرخوازی تەمەنە جیاوازەکان لە خۆگرێت کە هەم بەدەنگ و هەم بە دەست و پەنجە جوانەکانیان و بامرە موزیکەکانیان توانیویانەکە خزمەت بە فێرگەکە بکەن، جگای ئەوەی کە چەندین بەرهەم و گۆرانی کەڵە هونەرمەندان جارێکتر لەم فێرگێ ئەوترێتەوە و ڤیدیۆکلیپی بۆکرێت. بە خۆشحاڵیەوە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووان فێرگەیە توانیان کە کۆنسێرتێک بە ئەنجام بگەێنەوەی کە جێی خۆشحاڵیشە لە نێو فێرگەکەیە تەنها ئەو کەسانی کە هونەرمەندی بچووکن واتە تەمەنیان بچووکە و بەدەنگ و با موزیک تەنها خەڵکی بۆکانین، بەڵکو لە بەشێک لە شارە هەرە گەورەکانی ڕۆژهەڵاتی کوردستانەوە توانیویانەکە لە نێو ئەم فێرگایە ببنە ئەندامەوە خزمەت بە گۆرانی و موزیکی ڕەسەنی کوردی بکەن. لەو بەرهەمانەی کە ئەم شەو فێرگەی پاییزە پێشکەشی کردن ئەم شەو منداڵانێک لە زۆربەی شارەکانی دیکۆ بەشدار بوون، منداڵانێکی بەهرەدار وەک لە کرماشا، لە سەردەشت، لە سناوە، زۆر شارەکانی دیکە، مەریوان، سەردەشت، بانا، وەک ژەنیار حزوریان بووە، وەک گۆرانی بێژ حزوریان بووە و ئێمە توانیمانە بە ماوەی ساڵ و دوو ساڵە کە گروپی پاییزە تشکیل بووە بەردەوام پرۆڤیان بووە و بەرهەمەکانیان وەک چەند دانە کلیپی تەسویری 5-6 دانە کلیپ تەسویری دادراوەتە دەرێ کە لەلایەن کۆمەڵی خەڵکەوە زۆر پێشوازی لێکراوە. ئەو پێشوازیەش هەم بۆ ئێمە دڵخۆشکەر بوو، هەمەوەی کە دڵڕاوکەیەکی لە لاسازکردین و وای لێکردین کە زیاتر کار بکەین، زیاترمان خۆرمان بە بەرپرسیار بزانین و حەول و تێکۆشانێکی زیاتر بکەین. سێزدە ساڵگیەوانێ ئامێری ڤیۆڵۆن لە ئێم لەلایەن کاک فەرهادی مەحموودزادەوە لەگەڵ ئەم گروپە جوانەیە ئاشنا بووم و ماوەی ساڵێکە کە لەگەڵ ئەم گروپەیە هاوکاریمان هەیە و بەیەکەوانێ ئەو بەرهەمە جوانانەمان پێشکەشی ئێوە کردو. دیارە لە هەموو وڵاتانی دنیادا ئەگەر سەرنج بدەین هەمیشە وڵاتێک پێشکەوتوویە کە سەرنجی زیاتری خسۆتە سەر منداڵ، بەهای زیاتر بە منداڵ دەدا. بۆیە ئێمەش پێمان خۆشە هەر لە خۆمانەوە دەست پێ بکەین، تاکە کەسی خۆمانەوە دەست پێ بکەین و بەهایەکی زیاتر بە مناڵ بدەین. ناڵەکان زۆر بەهرەی باشیان تێدایە ئەگەر یارمەتی دەربی و پاڵپشتیان بی. ئێمە زۆر بە ڕوونی بۆمان دەرکەوتەوە هەر لەو ئۆرکێسترەی خۆمان جاری وایە
بچووکترین مناڵی ئۆرکێسترەکەمان باشترین بەهرەی تێدایە و بە باشترین شێوە دەتوانێت کار بکە. تا لە بیرم نەچێتەوە ئەوەتان ئەرز بکەم شتێک کە بۆ ئێمە زۆر جگای دڵخۆشیە ئەوەیە کە ئەمە نەتەنیا لە بۆکان لە شارەکانی دەوروبەریش هەموو شارەکانی کوردستان وەکو پیرانشار و سەردەشت و بانە و سەقز و مەریوان و سنە و کامیاران ئێمە ژەنیارمان لەگەڵە و هەمووشی ئاوە منداڵ و مێر منداڵ و هەمووی ئەوانش بە پاڵپشتی گەرمی دایک و بابیان لێرە لەگەڵمانن و لە هەموو پرۆڤەکاندا کە هەفتەی جارێک بەڕێوە چوە دایک و بابیان وەکو مناڵەکان هاتوون لەسەر پرۆڤەکان دانیشتون و چاوەڕوانیان بوون هەتا تاوا بوون ئەوە بۆ ئێمە زۆر جگای دڵگەرمی. بەگشتی ئەگەر پێتان بڵێم ئێمە بۆ خۆمان چەندە حەول دەدەین هاوڕێیانمان و ژەنیارەکانمان و دایک و باوکان و خەڵکی هونەردۆست سێ ئەوەندە لەگەڵمان ماندوون و پاڵپشتمانن.